بێنە جۆگرانی خۆشەویست ئەمڕۆ لە ڕادیۆ ئۆسلۆ کوردیسک شۆ بەرنامەیەکمان دەبێت لەسەر کورد و کوردستان. هیوادارین بەدڵتان بێ ئەو بەرنامە بە سەرۆکایەتی ئەرشەد ڕەحیم چاودری کە سەرپەرستی ئۆرگانە بەڕێوە دەچێت. هیوادارین بەرنامەیەکی ڕێکوپێکمان هەبێت. بەڕێزان لەمانەوێ شتایەکی باس بکەین لەسەر کورد و کوردستان، ڕەنگە تا حدودێکی زۆر بۆ لاوانی ئەمڕۆمان بەکەڵ بێت. کوردەکان چەند هەزار ساڵە بۆمانەوەی خۆیان بۆی کە ژیانێکیان هەبێ بۆی کە بژین خەبات دەکەن. خەباتی کورد دە و چەند ساڵەی دوایەدا گەیشتۆتە ئاستێکی بەرزتر، بە تایبەتی لە قەرنی 20 و ئەو 26 ساڵەی قەرنی 21. ئەگەمە بگەڕێینەوە پێشوو دوای جەنگی جەهانی دەوڵەتە سەرکەوتوەکان لە نێوی پەیمانی سوێر بەرنامەیەکیان بۆ حقوق و مافێکیان بۆ کورد دیاری کرد کە بەڕاستی بۆ ئەو کات و بۆ ئێستاشمان زۆر بەکەڵک دەبوو. بەڵام بەداخەوە تورکەکان بە نەخشێکی زۆر منفی و تێکدەرانە لە ماوەی 3-4 ساڵاندا کارێکیان کرد کە لە پەیمانێکی دیکەدا، پەیمانی لۆزان، باعث بوون کە زۆر کە مافەکانی کورد هەموو بسرێتەوە. لەو کاتەوە کورد لە 4 پارچەی کوردستان خەبات دەکا، تێدەکۆشیە و بۆ گەیشتن بە مافەکانی خۆی تووشی زۆر کۆمەڵکوژی بۆتەوە. لە باشووری کوردستان 6 کۆمەڵکوژی لە ئەنفال و حەڵەبجە و بارزانی و لە قامیش، لە ڕۆژاوای کوردستان، لە سینەما عەمودیە، لە بەشەکانی دیکەش لە ڕۆژاوای کوردستانیش زۆر ئەو خەباتە درێژەی هەبوو. دەمانەویست باسێکی زۆری دیکە بکەین لەسەر وەزعیەتی ئێستای ڕۆژهەڵاتی کوردستان. ڕۆژهەڵاتی کوردستان حیزبەکان بەخۆشیەوە ئامادە و ڕێکوپێکن، مجاهیدین هەیە، ئەحزابی دیکەی دموکرات هەیە، بەڵام لەلایەکی دیکەش سپای پاسداران هەموو جەنگەکانی داگیر کردووە. بۆیە دەبێت بە خەباتێکی ڕێکوپێک بکرێت ئەو ڕژیمە کە چ لە شەڕی 12 ڕۆژەدا چ لە دواتردا لە شەڕی 39 ڕۆژەدا زۆر لاواز بووە، بە هاوکاری هەموو لایەکی بکرێ خەباتێکی زۆر ڕێکوپێک بەرینە پێشێک کە کوردی ڕۆژهەڵات کە هەموو مایەکی تێدایە، هەموو زەمینێکی تێدایە بۆ سەرکەوتن، بتوانێت بە مافی فدرالی خۆی لەو بەشە کوردستان بگات.